بەڕێستان وەکو بژمێرەکانی سنووری دارەی گەرمیان هاتنە ماوبەندی گەرمیان و پێش ماوبەندی گەرمیان داواکاریەکتان هەبوو لە ماوبەند داواکاریەکەتان چی بووە لەیان ماوبەندەوە چۆن وەڵامتان درایەوە؟ سەرەتا بەخێربێن ئێمە داواکاریەکەمان وەکو بژمێرەکان هاتین بە بەردەم مەڵبەند داواکاریەکەمان ئەوە بوو کە دامان بمەزرێنن ئەگەر دامەزراندن کرایەوە بژمێرەکان لە پێشی نەبن ئەوانی شوعدی ئەوەیاندا بەڵێنی ئەوەیاندا نەکواوەکو حزب بەڵام بەڵێنی ئەوەیاندا ئەگەر لە گەرمیانە هەر شتێک بکرێت بژمێرەکان لە پێشی نەبن ئەو بژمێرانەی کە ئامادە بوون. ژمارە بژمێرەکانی ئەوە ژمارەتان چەندە ئەوە داواکاری دیکە چیتان هەبوو؟ وەڵا ژماری بژمێرەکان هەزار و شتێ زیاترە بەڵام بە مامۆستا و بە فەرمانبەر و ئەوانە و بەڵام دەرچوویدا نەمەزرا و 600 بژمێرە بەڵام لەیرێکە ئامادە بووین نزیکەی 100 بژمێرێک ئامادە بوو ئێمە تەنها دامەزراندنمانەوە چونکە چەند ساڵێکە خوێندنمان کردووە 20 ساڵ ڕەنجمان داوە ئێمەش ئەمانەوە بەرهەمەکەی بخۆین کە دامەزراندنە هیچ شتێکمان ناوێت تەنها حەقی خۆمان نەوێ ئەویش کە دامەزراندن.